سلااوان لێبێ لە بەردەوامی پرۆژە خزمەتگوزاریەکانی حکوومەت یاریمە کوردستان لە ئیدارەی سربەخۆی سۆران ئەمڕۆ دەستکراوە بە قیرتاوکردنی چەند کۆڵانێک لە گەڕەکی کۆڕک کە دەکەوێتە سەنتەری قەزای ناوەندی سۆران. ئەم پرۆژانە لەلایەن شارەوانی سۆران و ئیدارەی سربەخۆی سۆران کاری لەسەر دەکرێت. لێرە ئەندازیار ئەیاز شێروانی میوانی منە گفتوگۆی لەگەڵەکەم کاکەیە سلااوت لێبێت. 20 کۆڵان قیرتاو دەکرد لە گەڕەکی کۆڕک. جگە لە کۆڕک چ شوێنی تریا چ بربەستێک بۆیەوە دروست بووە لە کاتی کارکردنەکە؟ ئێستا الحەمدە هیچ بربەست نییە و بربەستانی هەبوو هەموو لادران لە ئێستا ئەو پرۆژە قیرتاوکردنی چەند گەڕێکی جیاجیا بوو لە سەنتەری قەزای ناوەندی سۆران. گەڕێکی کانی و دیلمانمان تەواو کرد لە دوونیەوە دەستمان بە گەڕەکی کۆڕە کردووە. کۆڵانەکانی گەڕێکی کۆڕانەوانەی کە حازر بوون بۆ قیرتاوکردن هەمووی قیرتاو دەکرێت ئینشەڵڵا. دوای گەڕەکی کۆڕک چ شوێنی تر لە بەرنامەی ئێوەدا وەکو شارەوانیەکە؟ وەکو شارانی بەرنامە زۆرە، بەڵام ئێستا هەر قیرتاوکردن ئەوەی کە ئێستا ماوە لە گەڕێکی کۆڕێکرا دەوەستین لەو پرۆژە ئەگەرنا پرۆژەی جیاجیامان هەیە ئێستا کە لەو ڕۆژانە چەند پرۆژەیەکی تر دەست بەکار بوونیان کردەوە ئینشەڵڵا زیاتریش پرۆژە لە ئیدارەی سۆرانەوە دەست بەکار دەبن. سپەیامێک هەیە بۆ هاوڵاتیان لەبەرەوەی ئێستا زۆر جارە بین هاوڵاتی لە کاتەوەی کە قیر دەکرێت لەوانەیە بەسەر قیڕەکە بکەوی بە ئۆتۆمبیلی هەر ئامێرێشتێت. ئەوە ئیشی زۆر بە ئیشی مقاولە دەتوانی ڕۆژێک دوو ڕۆژ یان 8 سەعاتێکەوە کۆڵانەکە بگریت و نێری بەسەر بکەون. هاوڵاتیان هیوادارین یارمەتی دەرمان بن بە تایبەتی لەو شوێنانە کە پرۆژیان بۆ دەچی لە کشانەوەی دیواری حوشەکانە لە فراوانکردنی کۆڵانەکانە ئەگەر هاوڵاتیان یارمەتی دەرمان بن مەمنونیان دەدەین. کاکە یاستۆ ئەندازیار و سەرپەرشتیاری پرۆژەکەی زۆر جار کە بابەتی قیرتاوکردنیان پرۆژەی خزمەتگوزاری باز دەکرێت لە زاری کرمانجی هاوڵاتی داوا ئەکە یان گەڕەکی خۆی ئەنووسێ کە فلان شوێنە پێویستی بە پرۆژەی قیرتاوکردنیان هەر خزمەتگوزاریش. ئێوە وەکو شارەوانی چۆن کار لەسەر ئەو بابەتانە؟ هەموو بە جێرەی داواکاری هاوڵاتیان دەرخستەی بۆ دەکەین و بەرج دەکەینەوە بۆ ئیدارەی سۆران لەوێەوە پرۆژەکان دەردەچن. ئەو کۆڵانانە ئەو شوێنانێک کە هاوڵاتیان داوان کردە زۆربیان دەرخستیان بۆ کراوە. ئێستا لە کاتی لە ژێر چاودێرینەوە ئینشەڵڵا بەم جوانە پرۆژەکان دەردەچن بە جێرەی پێویستونی ناکری هەموو بەیەکەوە دەربچی، یعنی مەرحەلە هەر جارە و کۆڵانەکە هەر جارۆجەیەکە ئینشەڵڵا هەمووی دەکرێت و هیچ جەیەک نامنی پرۆژەی بۆ نەچێن بەش حەزمان لێ هەموو سۆران بکرێت. عەزیزی سەلامات. ئەیاز شێروانی سەرپەرشتیار و ئەندازیاری پرۆژە کە ئەمڕۆ لە دوێنێەوە دەستکرا بە قیرتاوکردنی چەند کۆڵانێک لە گەڕەکی کۆڕک کە لە سەنتەری قەزای ناوەندی سۆرانە. ئەم گەڕەکە پێکاتوە لە 20 کۆڵان دوای ئەوەی ژمارەیەکی زۆر دانیشتوانی ئەم گەڕەکە داواکاریان لە ڕێگای شارەوانی ئیدارەی سربەخۆی سۆران پێشکەش کردووە و ڕەزامەندی ئیدارە دراوە لەسەرەوەی کە ئەو 20 کۆڵانە لێرە کە لە گەڕەکی کۆڕەکەن قیرتاو بکرێن. سەرپەرشتیاری پرۆژەکە ئاماژەی بۆ کرد کە ئەوان لە بەرنمەیاندایە بە پێی داواکاری خەڵک پرۆژەی خزمەتگوزاری لە سەرجەم سێکتەرەکان پێشکەش بە دانیشتوانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بکەن، بە تایبەتیش سەنتەری قەزای ناوەندی سۆران لەبەرەوەی شارەوانی سۆران پەیوەستە بە قەزای ناوەندی سۆران. هەر بۆیەش ئەو داوای لە هاوڵاتیان کرد لە هەر شوێنێک گیرگرفتێک هەیە دەتوانن ئیمزا کۆبکەنەوە یاخود داواکاری بێنن پێشکەشی ئەوان بکەن بۆ ئەوەی ئەوان لە ساڵی ئایندە کاری لەسەر بکەن. ئەم پرۆژێش لە چوارچێوە پرۆژانەیە کە لە دوای بوونی ئیدارەی سربەخۆی سۆران هاتنەکەی ئیدارەی سربەخۆی سۆران لە تەواوی قەزا و ناحیەکانی سنووری ئەم ئیدارەیە پرۆژە خزمەتگوزاریەکان بەردەوامیان هەیە. هەر بۆیش هاوڵاتیان داوا ئەکەن کە خزمەتی زیاتر پێشکەش بەوان بکرێت لەبەرەوەی لە چەند ساڵی ڕابردوو پرۆژەیەکی ئەوتۆ لەم دەڤەرە نەکەوتووە جێبەجێکردن.